هیوادارم حکوومەت کارێکی وەکو کە گەنجانی ئێمە ئەم وڵاتە بەجێ نێڵن کاری باشتریان بۆ بکە ئێمە کاری کردووە ناڵێم نەیکردووە بەڵام هیوادارم کاری باشتر کە لەم حکوومەتە تازەیە چاوی لە گەنجان بێ لەلایەکەوەی تریشێشیان بۆ دابینکە بۆ وڵاتەکەمان بەجێ نێن وڵاتەکەمان دایم پڕی گەنج بێ. بێگومان پێمان خۆشە بیدایەتی هەر دەست بەکاربوونی کابینەی نوێم بە ئومێدی ئەوەی سەرکەوتوو بی و ئینشاڵڵا چاوەڕوانیەکی باش لە کابینەی داهاتوو دەکەین بە تایبەتی لە ڕووی خزمەتگوزاریەوە. پێم باشە لە تەجروبەی پێشتری ئیدارەدانی حکوومەتی هەرێم بە خوداچوونەوەکی زۆر باش بکرێتن لۆ ئەوەی ئەو هەڵانەی لە ئیدارەی حکوومەتی هەرێم لە ڕابردوو لە کابینەکانی ڕابردوو هەیە بە هیوام لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم دووبارە نەبێتەوە ئەویش بە پێکردانی حکوومەتێکی پرۆفشناڵ لەسەر ئەساسی کارامەیی لەسەر ئەساسی ئینتیمای بە هاوڵاتی بوون و نیشتیمان پەروەری بێت.